سەبارەت بە هەڵگەڕانەوەی گروپی ڤاگنەر؟ ئەمە خراپترین قەیرانی سیاسی سەربازیە لە 22 ساڵ و نیوی ڕابرد بوو لەوەی کە لەو ساتەوەی کە پوتین بۆتە سەرۆکی رووسیا. هەندێک کێشەی ناوخۆیی هەبووە، شەڕی ناوخۆیی هەبووە، بەڵام پێش پوتین، بەڵام لە 22 ساڵ و نیوی ڕابردوو ئەمە گەورەترین قەیرانی سیاسی با بڵێین سەربازیە کە بەرۆکی پوتینی گرتووە، کرملینی گرتووە. بۆیە پێم وابێ پریگۆژین ئامادە نییە بۆ دانووسان و ئامادەیە شەڕ بکە و ئەو دەیەوێت کە وەکو خەڵاتێک وەکو دیارێک رووسیا بۆ خۆی بباتەوە. باشە، لەلایەک ئەگەر پریگۆژین ئامادەنیە دانوستان بکات و دەبێت شەڕ بکات، شەڕەکە کەواتە دەکەوێتە گۆڕەپانی رووسیاوە، دەبێتە شەڕێکی ناوخۆ بەنسبەت رووسیاوە. لە کاتێکدا رووسیا شەڕە لەگەڵ ئۆکرانیا دەکات و وڵاتانی ئەوروپی، ناتۆ، ئەمریکا لەلایەکی دیکە، ینی باجی ئابووری هەموو ئەوانە، ئایا پوتین دەتوانێت بەرگەی ئەو هەموو بگرێت؟ بەدڵنیاییەوە سوپای رووسیا زۆر بەهێزە لە ڕووی ژمارەوە، ژمارەیان زیاترە و رووسیا پۆلیسی هەیە، هێزی جیاوازی هەیە و زۆر لە ڤاگنەر بە ژمارە زۆر گەورەترە. ئەتوانم بڵێم 100 جار زیاتر لە گروپی ڤاگنەر زیاترە، بەڵام گروپی ڤاگنەر زۆر تند و تیژن و زۆر ڕاهێنراون و لە خۆبردوون و بینیتان لە باخموت چیان کرد کە بەڕاستی لە باخموت نەدەگەڕانەوە لە هیچ شتێک، ترس لە دڵیانان نییە و پێم وابێ باشترین هێزی سەربازیە کە لە ئۆکرانیا شەڕی دەکرد. لە ناوچەکانی دیگەی با بڵێن مۆسکۆ ڕاستە رووسیا سەربازی هەیە، پۆلیسی هەیە، هێزی دیکەی هەیە، بەڵام وەکوتم ورەیان فەرقا، باوەڕیان فەرقا، ڕاهێنانی زیاتریان فەرقا، با بڵێن جیاوازیەکەیان زۆرە، بەڵام لە ڕووی ژمارەوە پێت بڵێم ژمارەیان بەراورد ناکرێت، بەڕاستی رووسیا زۆر زیاترە، بەڵام هەندێک گەندەڵیش هەیە لە سوپای رووسیا و هەندێک گەندەڵی هەیە کە خەڵک لێی بێزارە، سەرباز لێی بێزارە، بۆیە ئەکرێ ئەمە وا بکات کە باڵانسەکە بەلای ڤاگنەرە بشکێنێ. من ناتوانم بڵێم کە لە چەند ڕۆژی داهاتوو کێ دەیباتەوە، بەڵام ئێستا ئەوەی کە دیارە ڤاگنەر شەڕ دەکا و بەرەو مۆسکۆ دەڕوە. ڤاگنەر ئێستا زۆر ڕژدا، دەڵێ تەنانەت پریگۆچین دەڵێ دەبێت پوتین بگۆڕدرێت و کەسێکی دیکە بێت گەلی مۆسکۆ ڕزگار بێت کە بێ حکومڕانی مۆسکۆ بکات لەسەر ئەم ڕژدیەی پریگۆچین و گروپی ڤاگنەر کە هێرشەکان وا زیاتر دەبن. ئەمە مەترسی بۆ رووسیا دروست ناکات؟ پێت وایە ئەگەر پێشڕەویەکانی زیاتر بکات چی بەسەر رووسیا دێت؟ پریگۆژین داوا دەکات کە پوتین شویگۆ لابدا، وەزیری بەرگری وڵاتەکەی لابدا، کە هەروەها سەرۆکی دەستەی هاوبەشی سوپاش لابە، ئەو دوو بەرپرسە. بەڵام ئەوەی ئەمڕۆ کە گوێمان لێبوو پوتین ئەوانی با بڵێن پریگۆژینی بە خیانەتکار ناوبرد، بۆیە هیچ بژاردەیەکی نەهێشتوێتەوە، تەنها ئەوەیە کە یان ئەوەیە پریگۆژین ئامادە دەبێت خۆی بەدەستەوە بدا لە بەندیخانە بۆ خۆی دانیشە یان بکوژێ یان ئەبێ ئەم شەڕە تەواو بکە، بۆیە پوتین هیچ بژاردەیەکی دیکەی لە بەردەمدا نەهێشتوێتەوە. بۆیە جارێکی دیکە دەڵێمەوە دۆخێکە هەڵسەنگاندنی زۆر زەحمەتە، ناتوانی بڵێ کێ دەیباتەوە. بەڵێ دکتۆر، دکتۆر پافل فلینکاوەر، شرۆڤەکاری سیاسی و پسپۆڕی بەرگری لە مۆسکۆوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ مادوومان کردی دکتۆر.